لا خولی نایابی کوردستان یانەی پێشمەرگەی سلێمانی نەیتوانی سوود لە دۆڕاننی یانەی کەرکووکی ڕکابەری وەربگرێت بۆ دوورکەوتنەوە لە دواتیپی ڕیزبەندی خولەکە کاتێک لە بەدەم هاندران و یاریگای خۆی بەیانەی شێروانەی کەلار دەدۆڕێت. یاریەکانی هەفتەی 16 خولی نایابی تۆپی پەیانەکانی کوردستان کۆتایی هاتوو یانی پێشمەرگەی سلێمانیش نەیتوانی سوود لە هاندەران و یاریگای خۆی ببینێ کاتێک میوانداری یانی شێروانی کرد و یاریەکەشی پێدەدۆڕێنێت لە شاری سلێمانی یانی پێشمەرگەی سلێمانی نەیتوانی سوود لە دۆڕاندنی یانی کەرکووکی ڕکابەری بکات بۆ ئەوەی پلەیەک زیاتر بچێتە پێشەوەی یانەکانی ڕیزبەندی لەگەڵ فیکەی دەستپێکردنی جەمی یەکەمی یاریەکەدا یاریزانانی پێشمەرگەی سلێمانی بەهێرشکردن دەستیان بەیاری کرد و پەلەکردنی یاریزانەکانیش لەو گێمەدا نەیهێش گۆڵ تۆمار بکەن کاتێک چەندین هەلی ئاسانکردنی گۆڵ تۆمارکردنیان بۆ ڕەخسا لە بەرامبەریشدا یانەی شێروانە زیاتر بەهێرشی پێچەوانە یاری دەکرد و بەرگری لە گۆڵەکەی دەکرد لە کۆتاییشدا ئەو گێمە بەبێ گۆڵ کۆتایی هات لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەمی یاریەکەدا پلانەکانی ڕاهێنەری شێروانە ئوسامە نووری سووری سەرکەوتوو بوو کاتێک لە خولەکی 55 سەلام عەزیز بە لێدانێکی موشەگاسا گۆڵێکی بۆیانەکەی کەلار تۆمار کرد. هەرچەندە دوای ئەو گۆڵە یاریزانانی پێشمەرگەی سلێمانی هێرشەکانیان چڕتر کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام پەلەکردن و کە مەزمونی یاریزانەکان لەگەڵ بەهێزی هێڵی بەرگری گۆڵچی یانی شێروانە ڕێگر بوون لە سەرجەم هێرشەکان لە کۆتاییشدا یاریەکە بەو تاکە گۆڵە لە بەرژەوەندی یانی شێروانە کۆتایی هات و برینەکانی پێشمەرگەی سلێمانی زیاتر قوڵتر کردەوە. دوای تەواوبوونی یاریەکەش یاریزانێکی یانی پێشمەرگەی سلێمانی بەم شێوەیە باز لە ئاست و ئەنجامی یاریەکە و پلانەکانی داهاتووی تیپەکەی دەکات. بەڕاستی ئەمڕۆ ئێمە زۆر زەڕور بوو بۆ سێخاڵ یاریەکە لەبەرەوەی زەمان زۆر خراپە یاریەکەش ئاستێکی بەرزا بوو بەڕاستی شێروانش فیرقەیەکی هەتا بڵێ باشن خراپ نین ئێمەش فرسەی زۆرمان فەوتان ئەوایە گۆڵمان بکردایە ئەوایە هەر جێمی یەکەم یاریەکەمان حەسم کردایە باز بەداخەوە بە تۆپێکی هەڕووی نەکرد تۆپێکی ئاسان ڕووی کردە گۆڵمان لێکرا. لە بەرامبەریشدا خاوەنی تاکە گۆڵەکەی یانەی شێروانە و ڕاهێنەری تیپەکە بەم شێوەیە باز لە ئاست و ئەنجامی تیپەکەیان دەکەن. دەتوانم بڵێم یاریەکە لە گێمی یەکەم بە ئاستێکی قورسی پێوە بۆ هەردوو لا بە وریاییەوە یاریانە کرد دوایەوە شەوتی دۆ دەست پێکرد ڕایەنە چەند خاڵێکی بۆمان شتی کردەوە لە بینی گێمەکاندا توانم بڵێن ئەستەغلالی فرسەیەکمان کرد و توانیم گۆڵەکە بکەین و سرقوتن بدست بين تخوف الست. بسم الله الرحمن الرحيم. طبعا مبروك نادي شيروانه وهارد لك لنادي بيشمركه. بناوي خواي قبرو مهربان بيروز باي لياني شيروانه دكمو ضلنوا يعني بيشمركه سليماني ددينوا ياريا كبويا مزور قرزبو هرچند تواني مان اسكي بهز پیشام بدين بلام سپاس بو خوا تواني ما سي خال ياريا كبدس بيني پش بخواي قبرا بو اريدا هاتومان باشتر دبينو ان شاء الله لجوار بلاي كمي رزبندي خلكدا خومان دبينينوا یانی شێروانە بۆ بردنەوەی چووە پلەی نوەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی هەژدە خاڵ و یانی پێشمەرگەی سلێمانیش لە دواتیپی خولەکەدا خۆی دەبینێتەوە بە کۆکردنەوەی دەخاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.